کە ئەویش بەڕاستی ستەمێکی گەورەیە و نیوەی ستەمەکەیش ئەگەڕێتەوە بۆ ئافرەتان خۆیان کە ئەم ستەمەیان لە خۆیان کردووە، خۆیانیش ستەم لە خۆیان ئەکەن، خۆیان مافی یەکتری پێشێل ئەکەن، خۆیان هەوڵ ئەدەن کەوا ڕێگر ببن لە مافەکانی یەکتری، ئەڕۆن داوا ئەکەن ئەوانیان کە ژنن داوا ئەکەن مەسەلەن بۆ نمونە مافی بێوە ژن و کچە گەورە نەمێنێت، ئەوانیان کە ژنن. زۆربەی ئافرەت بەس مادام خۆیان لای مێردەکەی مهم نییە ئیتر خوای کردێ هەرچی ئافرەتانی تر هەیە گشتی بێوە ژنە و گشتی نەمویم ئەم مشکلەی ئەم نییە، جە من ئەقم چییە؟ من مهم ئەوەی مێردەکەم بە تاق و تەنیا هی من بێ، دوای ئەوە هەرچی ڕۆدا بە ڕوو بدە. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. ئەڕۆنیش یەکیش ئەگرن ڕێکخراویش دروستەکەن ئەچین داوایش لە دەسڵاتیش ئەکەن، دەسڵاتیش ناچار وازانێ هەموو ئافرەت ڕێی وایە، بەڵام نازانێ یعنی بیر لەوە ناکاتەوە کە 14 لە سەتی ئافرەتانی کوردستان ئەمڕۆ بێوە ژنن بێجگە لە کچی گەورە، یعنی لە سەد ئافرەتە 14 بێوە ژنە، لە 100 ئافرەت 14 بێوە ژنە. باسیشم کرد پێش وتاری جمعە، یعنی ئیحسایەکی ترسناکە 14 لە 100 و 14 لە 100، یعنی تەماشاکە تقریبا یعنی ڕێژەیەکی زۆر زۆر گەورەیە و ئەغڵبیشی ژنە ئەنفالە و ئەوانن کەوا لە ناو مجتەمەع و کۆمەلگایە بەڕاستی زوڵمیان لێ ئەکرێ و فەقیر و هەژارن و چی بکەن و چی بڵێن، سەیرەکەی هەر لە خوشکانی خۆیان زوڵمیان لێەکەن، ستەمیان لێەکەن، ڕێگایان بۆ ناکەنەوە ئەوانیش وەکو بەشەر بژێن لەم ژیانە کە ئافرەت بەبێ پیاو ناژێ، پیاویش بەبێ ئافرەت ناژێ. ئەگەر بژێت ژیانێکی ناڕێکە خوا وای نەوتووە، خوا دایناوە ئافرەت نوقسانە تا پیاوی نەوێ، پیاویش نوقسانە تا ژنی نەوێ. بۆیە ئەبێت ئێمە ئەمە بزانین. هەروەها لەوە ئەچێ ڕێژەیەکی لەوە کەمتر نەبێ کچە گەورەیشمان هەیە کە ئەوانەیش حەقی شەرعی خۆیانە بژێن لەناو ئەم ملەتە و لەناو ئەم کۆمەلگایە، وەکو مرۆڤ بژێن بگەین بە ئاواتی خۆیان کە ببن بە هاوسەر، ببن بە خێزان، مناڵیان هەبێ، بۆ زوڵمیان لێ بکرێ.